یاریگا سامناکەکەی شارە زوورە و دەبێتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی هەردوو سەید سادق و دهۆک لە هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان. یاریگا لە هەر چوار لاوە بە هاندەرانی سەید سادق دەورە دراوە و لە شوێنی یاسایی و شوێنە مەترسیدارەکانەوە بێگوێدانە مەترسی ڕۆحی خۆیان هاندەران پاڵپشتی یانەی سەید سادقن. هەردوویانە چوونە نێو کەشی یاری و لە تایمی یەکەم کوڕانی شارە زوور بەردەوام هێرشەکانیان لە سەر گۆڵی دهۆکی میوان بوو لا بەرامبەردا دهۆک با دژەهێرش یاری دەکرد. لا خولەکی سی یادگار ئیبراهیم لە ناو هێڵی سزاوە با تۆمارکردنی گۆڵی یەکەم دڵی سەید سادقیەکانی هێنایە جۆش. تایم یەکەم بەو پێشکەوتنەی سەید سادق کۆتایی هات. لا تایمی دووەم دهۆک چاوی لە یەکسانکردنەوەیە و سەید سادقیش بە شوێن گۆڵی ئەمانی یاریدا دەگەڕێت. لا هێرشێکی هەڵگەڕاوەدا جارێکی دیکە سەید سادق لا خولەکی شاست لا ڕێگەی بەهادین بەکرد گۆڵی دووەمی تۆمار کرد. تەنها 6 خولەک دوایە ئەو گۆڵە فەرمان عوسمان گۆڵی سێمی سەید سادقی تۆمار کرد. خولەکی 72 یادگار ئیبراهیم گۆڵی دووەمی خۆی و چوارەمی سەید سادقی تۆمار کرد. سەید سادق بەردەوام بوو لە ماراسۆنی گۆڵ تۆمارکردن و لە خولەکی 81 ئەحمەد حەساری بالێدانێکی موشک ئاسا گۆڵی پێنجم و کۆتایی سەید سادقی تۆمار کرد و 3 خاڵی گرنگی خستە سەر هەژمارەکەی سەید سادق لە خولی نایاب. لە سەرەتای بابڵێنی عەدادەوە ئاماژەم پێ کرد کە سەید سادق تیپێکی لاو بابڵێن ڕوحێتە بە ڕوحێتە. ئەلحەمدولیلا ئەمڕۆژ دەرکەوت کە ئەوەی کە ئەنجامماندا بوو کە خۆمان بۆی حازر کرد بوو ئەوە ئەنجامەکەی بوو. بەڵام هیوادارم ئەمە نەبێتە مای غڕور بۆ تیپەکەم و بۆیانی وەرشی سایق چووکە ئەمە سەرەتایە هێشتا زۆرمان لە پێشە. لە سەرەتای یاریوە تا کۆتایی یاری بەباشی بە یەک ڕتم یاریمان کرد. ئەمە ژەوەی کردکەوە بەهۆی بوونی لیاقەیەکی باشمان و بۆ ئیسیجامێکی باش لە خەتی پێش و توانیمان ئەو گۆڵانە تۆمارکەین. ئەتوانم بڵێم بە ئەنجامیش و بە یاریش لە بەرژەوەندی خۆمان بوو. سواس بخوا. سێ خاڵی یەکەم یاری لە خولەکان هەمیشە قورسە. ئەگەر ئێمە توانیمان سێ خاڵی یەکەم یاری بەدەستبێنین و لە مانگایشا 5 گۆڵ تۆمارکەین ئینشاءڵڵا ئەمە دافعێکی باشە بۆ یاریەکانی تر. الحمدلله ڕێگاکۆ درۆتین ڕێگۆ هەفت ساعتە و فەریقێمە ڕۆستیخ نوت استادێ شابۆبن و بەگیت بێژن لعبۆ عەولە و ئینشاءڵڵا لعبۆ بێت المەلعبۆ خۆ تعویزکەن ئینشاءڵڵا. لا دوای کۆتایی هاتنی هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان یانەی سەید سادق یەکەم 3 خاڵی خۆی کۆ کردەوە و دهۆکیش یەکەم شکستی لا سەردەستی کوڕانی شارە زوور نۆش کرد. یانەی سەید سادق لە خاکی خۆی لە بەردەم هاندەرانیدا دەستپێکی خولی نایابی کوردستانی با سەرکەوتنێکی گەورە لە بەرامبەر دهۆک تۆمار کرد. هەستیار حاجی کەناڵی پەیام سەید سادق.